کاتتان باش بینەرانی خۆشەویست بە بەرنامەی ئاور هاتمەوە خزمەتتان بۆ ئەوەی کە شیکردنەوەی هەواڵێک بخەینە بەرباس و ئاوڕێک بدێنەوە لە یەکێک لە هەواڵەکان هەروە کە خۆتان ئاگادارن و لە هەواڵەکانیش بینیوتانە و بیستوتانە ڕۆحانی سەرۆکۆماری جمهوری ئیسلامی ئێران ئەوڕۆ بەیانی سەردانێکی بۆ ئوستانی کوردستان و شاری سنە و شارەکانی تری دەوروبەری کرد و ئەمە لە درێژەی سەردانەکانی بوو لە ئوستانەکان. بۆیە حەزمان کرد تۆزێک لەسەرمە باس بکەین لەگەڵ میوانی بەڕێزمان و لە پێشیشدا کورتەیەک لە ئەو قسانەی کە کردوویەتی ئاماژێکی پێەکەین وەکو ئەوەی کە لە شوێنێکاڵێ ئەگەر کەسێک جیاوازی بخاتە نێوان شیعە و سونە ئەوە هەڵەیە یان ئەگەر کەسێک جیاوازی بخاتە نێوان کورد و تورک و فارس ئەوە هەڵەیە لە شوێنێکی تراڵەیە کوردستان پاسەوان و پارێزەری ئێرانە یان هەر بەو جۆرە ئاماژەیە کات کە ئێمە هەرو جۆرەی کە وەکو کۆماری ئیسلامیێران هەرو جۆرەی کە سنە ئەپارێزین هەولێر و سلێمانی و دوهۆکیش ئەپارێزین و لە شوێنێکی تریشە ئاماژەیە کات کە ئەگەر کۆماری ئیسلامی نەبوایە ئێستا بەغدا و هەولێریش لە بەردەستی داعش بوو بەم پێشەکیە ئەچینەوە سەر باسەکەمان بە میواندارەتی کاک سالاری پاشایی کاک سالار بەخێر بێ. زۆر سپاس سڵاوم هەیە بۆ ئێوە و بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاوڕ و بەخزمەت. کاک سالار هەر بۆ ئەو سەرەتایە کە ئاماژەمان بۆ قسانەی کردیەوە ڕاتان چیە لەسەر ئەو قسانە؟ ئەو بەشە لە قسەکانی ڕۆحانی دیارە دووپاتکردنەوەی بەشێکی دووپاتکردنەوەی هەمان ئەدەبیات و تەبلیغاتی ڕابردووە کە کوردستان و کوردها مەرزدارانی غەیورن یا کوردەکان دیدەبانانی دقیقی ئێران زەمینن ئەمە قسەیەکە کە چوزام لە مەوقعیەتی کەسێک کە ساحب ماڵک خەڵکی تر بە کرێچی یا بە تەبقەیەکی خواردتر بە جنسێکی دەرەجە دووتر دیدگاهێکی باوکسالارانەیە بە نەزەری من کە تێکەڵێکە لە هەموو دیدگایەکی ئەمنیەتی سیاسی و هەموو ئەو دیدگانەی کە سیاسەتانی لە 37 ساڵی ڕابردووە بە نسبەت کەیسی کوردستان و بەکاربناوێت تەوەجۆ بەوەش بکەن کە بۆچی دوای تەوافقی هەستەیی ئەوەڵین شوێنی سەفەری ئوستانی ڕئیس جمهوری ئێران و هەیئەتی هەمڕاهەکەی کە دابەشی کردووە بۆ شارەکانی تری کوردستانیش بۆچی کوردستان بووە خودی ئەمە پرسیارێکە بە نظری من ئەهەمیەتی مەوقعیت و جایگای کوردستان لەباری سیاسی و بۆ ئەوان ئەمنیەتیشۆ لە ڕاستیدا ئەخاتە بەرچاو. باشە ڕایەوە چی هەرەوە وەکو پرسیارێک ڕوبەر و جەنابتێکم بۆچی یەکەم شارێکە هەڵی بژاردووە یان ئوستانە ئوستانی کوردستانە؟ من پێم وابێ حساسیەتی باتەوەجە تاریخی حاکمیەتی جمهوری ئیسلامی و موقعیەتی کوردستان و وزوتنەوە سیاسیەکەی حساسیەتی مەسئلەی کورد حساسیەتی سەرزەمینی کوردستان و کەیسی کوردستان لە ڕاستیدا لە شتێکی حاشا هەڵنەگر و نەسراوەیە لە مخیلە و لە ذهن و لە سیاسەتەکانی سیاسەتمەدارانی باڵا و کاربەدەستانی باڵا و دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیە هەر بۆیە هەیئەتی دەوڵەت من پێم وابێ ئەوەڵین سەفەریەک کە کردویانە بۆ کوردستانە بۆ لە ڕاستیدا بەگومانی خۆیان زۆرتر ئێتمینان حاصلکردن ڕەفعی خەتەرکردن و بەڵێن هایە کە زۆرتر شوزانم هەوڵ بدەن بڵێن دەوڵەت لە کوردستان کارهایەکی کردووە پرۆژەهایەکی بەڕێوە بردووە لە حاڵێکە ئەگەر واقعیەتی جامعی کوردستان و فاکتۆرها و بوارە جیاوازەکانی ئابووری سیاسی فەرهەنگی ئیجتماعی ببینین واقعیەتی ئەمر واقعیەتی تاڵ ئەبینین کە چی بەچی. پێشەوەی بچینە ناوی ئەو وردەکارانەی سەفەرەکە کە پەیوەندی بە ئوستانی کوردستانەوە هەیە حەزم کرد ئاماژەیەک بە ئەو خاڵە بکەم کە لە سەرەتاکەشە باسیمان کرد ئەڵێ هەرو جۆرەی کە ئێمە سنە ئەپارێزین هەولێر و دوهۆک و سلێمانیش ئەپارێزین ئەمە چۆن سیاسەتێکە ئایا لە دنیادا ئەمە مەوردی قبول هەیە کە تۆ لە وڵاتێکی ترەوە ئەوە بەم شێوەیە سیاسەتی خۆت باسکەی خۆ بەوانەی شناختیان لە سیاسەتی جمهوری ئیسلامی هەیە بە ڕۆشنی ئەزانم کە ئێران هەوڵەدا سیاسەتی تەوسعە تەڵەبانەی خۆ یا سیاسەتی دەستێوەردانی لە کشوەرەهای منتەقەی حومەی خۆشی بەڕێوە بەرێ هەر وەکۆی بینین لە یەمەنە لە عێراقا لە سووریەیە لە لوبنانە ئەم سیاسەتانەی بە درێژایی ساڵانی ڕابردوو بۆ حمایەتی لە گروپگەلی توندڕەوی چەکداری شیعە زۆرتر و تێرۆریستی بەڕێوە بردووە و لە ڕاستیدا لە حاڵی حەزرشە لە عێراقا کە ئەو بەشەی ناوی بردووەکەوێتە بەشی کوردستانی عێراقا دووپاتی کردوەوە و لە لایەکی تریشۆ خۆب دیدگاهێکی
ناسیۆنالیستی یا عەزەمەت تەڵەبانەی ئێرانچیەتی هەیە کە پێی وایە هەر کوردێک لە هەر منتەقەیەک نیشتەجێ لە هەر شوێنێک و جوڵافیاک نیشتەجێ ئێرانیە بەشێکە لە نەتەوەی بە گومانی خۆیان نەتەوەی باڵادەستی ئێران لە جوڵافیای ئێرانە. ئەی لەو شوێنێکی تر کە ئاماژەیە کات هەر کەسێک دووبەرەکی دروست بکات لە نێوان شیعە و سوننەوە هەرو جۆرە لە نێوان نەتەوەکانی ئێران کورد و تورک و فارس و عەرەب ئەڵێ ئەوە هەڵەیە ئەو هەڵە داوێنی کێ ئەگرێتەوە ئایا خەڵکە یان خۆیانە ئەسڵەن ئەم قسە خۆی جۆرەك وەک تەنزێکە چێ لەبەرەوەی لە تاریخی 37 ساڵی ڕابردووە دەوڵەتی ئێران بە مەسابەی دەوڵەتێکی شیعەی ئەسنا عەشەرەی یا 12 ئیمامی ئەساسەن لەسەر تاک مەزهەب ینی مەزهەبی ڕسمیەکەی مەزهەبی شیعەیە کەواتە کێ اختلاف خاتە بینی شیعە و سنی ئەگەر ئیدئۆلۆژیەکە ئەمەی تئۆریزە نەکردووە لە 37 ساڵی ڕابردووە ئەگەر قانونی ئەساسیەکەت ئەمەی تئۆریزە نەکردووە کێ ئێستەمی مەزهەبی بەڕێوە بە کێ عەلەیهی مەزهەبەکانی تر وەکو سنیەکان وەکو مەسیحیەکان وەکو کاکەیەکان وەکو بەهاییەکان کێ ئەم زوڵمانە بەڕێوە بە ئێستش مەسەلەن سنیەکان لە تارانە مزگەوتێکی ڕسمی خۆیان لە 37 ساڵی ڕابردووە نەبووە و ئێستەش بە خاطری سنی بوون ئەو کەسەی کە طرفداری بەرابەری مەزهەب و اختلاف ناخاتە شیعە و ناوشێر ئەی بۆچی لە سیستمی جمهوری ئیسلامیە بە خاطری سنی بوون ناتوانی ببی بە وەزیر بۆ ناتوانی ببی بە سەرکۆمار لە سیستمی حاکمیەتی و مەدارجی تری باڵای مدیریەتی کەڵانی کشوەر کەواتە ئەو قسەی ڕۆحانی زۆرتر لە تەنزێکی سوزانم تاڵ ئەچێ کە نیشان لە واقعەتی ئێستەمی مەزهەبیشە لە ئێرانە و زۆرتر بۆ دڵخۆشکردنی خەڵکە زۆرتر بۆ تەبلیغاتێکە کە بڵێ ئێمە طرفداری بەرابەری و بەرادەری بینی مەزهەبی شیعە و سونی درۆیەکی گەورە. لە ڕاگەیاندنەکاندا ئەوانەی کە تۆزێک ڕێگەیان پێدرێت لە نێوخۆی وڵات شتێک بنووسن باس لە بڕێک لە داخوازیەکانی خەڵکەکرێت. ئێستا بە نوێنەرایەتی خەڵق قسەیەکەکەن تا چ ڕادەیەک نوێنەری خەڵکن یانە ئەوە کارمان نییە بەڵام ئەساسەن بۆچی خەڵک بڕێک داخوازیان لەسەر کۆماری جمهوری ئیسلامی هەیە ئایا پێی ئەکرێت ئەو داخوازیانە جێبەجێ بکەیانەوە ئەو داخوازیانەیەوە لە چی ئایبینن منطقین چاوەڕوان کراوە پێ ئەکرێیان ناکرێت منزور دەو داخوازیانەیە کە بەشێک لە مەسئولینی داخلی دەوڵەتی مەترەخیان کردە لە ڕۆژانی ئەخیرە وەکو ڕێکخراوەکان یان مەسئولەکانیش بڵێ طبعاً هەر جۆرە داخوازیە کە ڕەبتی بە مافی خەڵکۆ بێ بە پرۆژەهایە بێ کە زندگی ڕۆژانی ئەوان تحتی تاسیر قەراردانێ بە بواری اقتصاد و کار و کاسبی بە پرۆژەهای عمرانی بە ڕەفاه و زندگی لە هینا مافی بەرهەقی خەڵکە و وەزیفەی دەوڵەتە ئەم پرۆژانە بەڕێوەبەرێ ئەم چاکسازیانە بەڕێوەبەرێ ئێمە زانین کوردستان لە ساڵانی ڕابردووە بە شێوەیەکی ئامەدانە و ئاگاهانە دواکەوتو ڕاگیراوە لەباری اقتصادی و هیچ پرۆژەیەکی کەڵانی اقتصادی کە ژێربنای اقتصادی مەملەکەتە بنیاد بنێ هەتا ئێستش بەڕێوە نەچووە حتا لە داخوازی مەسئولینی مەحەلیش هاتووە بینی پرۆژەهایەکی زۆر وردە مەسەلەن ئیسفالتکردنی جادە مەسەلەن تەکمیلکردنی فلانە بیمارستان مەسەلەن دامەزرانی چوزانم فلانە دانشگاهی ئازاد یا دانشگاهی ینی ئەم شتانە شتایەکی بنیادی و ژێر بنایی نییە و بێزگەلەوە دەستیان نەخستوەتە سەرە و خاڵانەی کە 2 ساڵ بەر لەمە لە بەیانیەی دەمادەیی ئەقوامە خۆدی ڕۆحانی مەسەلەن وەتیمەکەی ئیشارەیان پێکرد بۆچی لە 2 ساڵی ڕابردووە ئەوانەی بەڕێوەچوو مەسەلەن هەڵگرتنی فەزای ئەمنیەتی لە کوردستان خۆیان ئیشارەیان پێکردووە مەسەلەن جبرانکردنەوەی دواکەوتووی اقتصادی و دوای شەڕی ئێران و عێراق بە هەر شتێک ئینکرد بۆچی لە کوردستان ئەمانە جبران نەبووەوە ئایا لە 2 ساڵی ڕابردوو دەسی لەبەر شتێک بەستراوە لەبەر خاتری ئەو جۆرەی بەعزێ لە ئیسلاح تەڵەبان ئەڵەن گروهای توندڕە و من پێم وانە و ڕەبتێکی ئەساسیشی بە تەوافقی هەستەیی نییە ئەو جۆرەی کە بەشێک لە کەسانی سەر بە جەناحی اعتدالگرا لە ناوخۆ ئەڵەن بەهانەی وێنەوە کە ڕۆحانی بە خاتری مەسئلەی هەستەیی یا پەروەندەی هەستەیی بەڵێنەکانی نەبردووەتە سەر بە نەزەری منەوە زۆرتر بەهانەیەکە دەنا لە بوارهای مختلفە ئەیتوانی و اختیاری ئەوەی بوو کە بەشێک لەو بەڵێنانی دابوو یا هەموو بەڵێنەکانی جێبەجێ بکە ولی تا ئێستا هیچی بەڕێو نەچوو. باشە هەرێکی لەو بەڵێنانی کە داوێتی ئاشتی نیشتمانی یان ملی و نەتەوەیە بڕێک لە کەسەکان و هەر بەو جۆرەشە بڕێک لە ڕێکخراوەکان باسی ئەوەکەن کە ئەبێ ڕوبەڕووی ئەوەی بکەنەوە لەم سەفەرەکە هاتووە بۆ سنە ڕوبەڕووی ئەوەی بکەنەوە کە دانوستان لەگەڵ حزبەکان حزب ئۆپۆزیسیۆنە کوردیەکان بکرێ و ڕێگەی بۆ خۆشکین
ئەمە لە وادەکانی خۆشیان بووە وابزانم بەڵام ئایا پێ ئەکرێ لەو جایگا هەیە کە بتوانێت هەنگاوێک بۆ هەڵگرێ یا دڵخۆشکە من وازانم لە وعدەکانیان نەبوو ئەوە من بیرم نایە قسەدا نەبوو وەک لە بێژ ئەوەی لە رابطە لەگەڵ ئەحزاب یا وەساتتکردن و زۆرتر هیچ جریانایەکی داخلی ترە مەترەحیان کردووە و بەشێک لە دیدگا و سیاسەتی ئەوانە بەڵام خۆ لە ڕاستیدا مەسئلەی کوردستان مەسلەیەکی کەڵانترە لەوە هەنی مەسلەی مافی سیاسی خەڵک مەسلەی حاکمیەتی خەڵک لەسەر کوردستان مەسلەی تەوسعی سیاسی مەسلەی تەوسعی اقتصادی مەسلەی هەڵگرتنی فەزای ئەمنیەتی لە کوردستان مەسلەی ئازادکردنی زندانیانی سیاسی و مەسلەی چوزانم تەختەئەکردنی هەر جۆرە فعالیەتێکی سیاسی و مەمنوعیەتی هەر جۆرە فعالیەتێکی سیاسی لە کوردستانە یعنی پێش شەرتەکانی لە ڕاستیدا عەقەب نشینیکردنی حاکمیەت یا دیاننان بە مافی خەڵکە پێش هەموو شتێک چ بۆ هێزێکی داخلی چ بۆ هێزی ئۆپۆزیسیۆنیش حتا لە ڕاستیدا عەقەب نشینیکردنی حاکمیەت و ئاعترافکردن بەم مافانەیە ئاعترافکردیا لە ڕاستیدا عەمەلیکردنەوەی ئەم جێبەجێکردنی مافانەیە کە زۆر زۆر لە ڕاستیدا بە دەوڵەتی ڕۆحانیش زۆری جێبەجێ ئەکرێ لە اختیاراتیانە هەیە بەڵام بۆچی نیان کردووە تەبعاً دیارە تابعی سیاسەتێکی کەڵانتری جمهوری ئیسلامیە لەسەر مەسەلەی نەتەوەکانی ئێران و ئەز جوملە مەسەلەی کەیسی کوردستان یا بە گومانی ئەوان ئەقوام ئەوان شتێک ناکەن کە ببێتە باعیسی بە گومانی خۆیان هەڕەشە بۆ سەر ئەمنیەتی ملی یا قۆڵکردنەوەی شکافێ یا کەلێنێکە وجودی هەیە کەلێنی ئەقوام و نەتەوەکانی یا بە هەر جۆرێکی ترکە باسی دەکەین دابڕانێکی دروست کردووە یا تەنشێکی گەورەی تاریخی لە بینی سوزام دەوڵەت و کوردستان هەیە لەگەڵ میلەتەکانی ترێرانە هەر بۆیە حتا ئەوان مەسەلەن ئەو شتێکی لە قانونی ئەساسی جمهوری ئیسلامی هەیە بۆ تەشکیلی ئەحزاب ئەوان ئیجازە نادەن بە ئاشکرا ئەلاڕغمی ئەوەی مشاور و جەگری تایبەت بەمەی هەیە بە مەسەلەی ڕەسیدگی بە ئەقوامی هەیە حتا ئیجازە نادەن حزبێکی بە زمانی ئەوان قەومی یا بە زمانی ئێمە ملی نەتەوەیی لە کوردستان دا بمەزرێ کە ئەساسن داکۆکی لەسەر مافی نەتەوەیی و حقوقی بە کۆمەڵی خەڵک لە کوردستان کە ئەوان پێیان وایە ئەمە پەرەپێدەری چوزانم هەڕەشەیەکە بۆ سەر ئەمنیەتی ملی بۆ سەر تەمامیەتی ئەرزی و لەم جۆرە قسە دووپاتکراوانی کە تەرکیب و مەڵغەمەیەکە لە نیگەرانیەکانی ناسیۆنالیزمی بەرچاوتەنگ و متعەسبی ئێرانی لەگەڵ ئیدئۆلۆژی ئیسلامی سیاسی جمهوری ئیسلامی کە لە قانون و ئەساسیەکە یا ڕنگدانەوەی داوەتەوە لە کردەوەکانیا ئەبینین چ سەرمایەگوزاریی کەڵانی کردووە لە کوردستانە بەگشتی دووپاتێکەمەوە تا چە ڕادێک بە پێویستی ێزانی ئەم گروپانە و ئەم کەسانە ئەم باسە بخەنە ڕۆژەک و باسی لەسەر بکەن پێویستە یان لە چوارچێوەی کۆماری ئیسلامیدا ئەسڵ شوێنی نابێتەوە من پێم وابێ مافی خۆیانە ئەگەر کەسانێک بەڕاستی بە شوێن سوزانم مافەزەوتکراونەتەوە یەکانن یا تەرەفداری ئازادی سیاسین تەرەفداری ئازادی فعالیەتی ئەحزابی سیاسین مافی خۆیانە ئەم شتە مەترەحکەن مافی خۆیانە فشار بۆ دەوڵەت بێنن و مافی خۆیانە ئەساسن نەتەنیا حزب و جەریاناتی سیاسی بزوتنەوەی خەڵک و خەڵک مافی خۆیانە فشار بۆ دەوڵەت بێن و دەوڵەت عەقەب نشینی بکات بە نەزەری من ئاوا شاید فۆرمولەکردنی دروستنە کە هەر جۆرە فشارێک هەر جۆرە حرەکەتێک هەر جۆرە دانوستانێکی هەتا داخلیش کە عەقەب نشینی بە حاکمیەتی جمهوری ئیسلامی کە ئاعتراف بە مافی خەڵککە هەر حرەکەتێ کە چوزانم نانێک بە سفرەی کرێکاران لە ناو جامعایە ئەزافەکە ژیانی خەڵک باشتر بکە بە نەزەر من قابلی پشتیوانیە ینی ناتوانی لە جنبشێک لە حرەکەتێک لە بزوتنەوەیە کە مەسەرەن ئەمانە متالبەی بێ ینی ئیمکانی هەیە زۆر بزوتنەوەی متالبە محور لە ئێران سەر هەڵبدا کە نەهایەتەن ببێتە ئەوەی دەوڵەت عەقەب نشینی بکە ئاعتراف و دان پێدانان بە مافی خەڵکی بە شوێندا بێ جا لە کەفی متالباتی شابێ بە نەزەری من حائزی ئەهەمیەتە بێ باس بکرێ و پشتیوانی لێ بکرێ و تەحلیل بکرێ باشە دوایین پرسیار بازێکی ئەڵێن کۆڵ و کۆڵبەر ئەم سەفەرەی بەگشتی هەموو سەفەرەکانی سەر و کۆمەرەکانی ئیسلامی ئێران کۆماری ئیسلامی ئێران و ئەم سەفەرەی ڕۆحانیش بە تایبەتی کە لە دوای ڕێکەوتنەکە بووە و بە لە بەرچاوگرتنی هەموو ئەم ڕووداوانێک کە لە دەوروبەری ئێمەدا خەریکە ڕووەدا ئێوە چۆنی سەیرەکەن بۆ گوێگرتن لە داوخوازیەکانی خەڵکە یان شتێکی تری لە پشتە ئەوان گەرەکیانە من وای بۆڕم پیشانی بن کە دەوڵەت
کەیسی کوردستانی بۆ مهمە تەبعەن لەبەر حساسیەتەکەی ئەهەمیەتی هەیە ئەمە هیچ قسەیەکی تیان نییە بەڵام ئەوان ئەیانوێ ڕەفعی خەتەرێ بکەن من پێم وایە ئەحساسی زۆرتر لە نگەرانی و ئەحساسی خەتەرێ کردو چون ئەحزابی سیاسیش وجودیان هەیە فعالیەتی ئەحزابی سیاسی کەماکان وجودی هەیە مەسەلەی کورد مەسەلێکی بێخاوەن نییە بە تەنیا بۆیە نگەرانیان هەمیشە لەوە هەیە من پرۆژەکانیان کەماکان بە تەغیری سیاسەتێکی جددی نابینم زۆرتر درێژەی سیاسەتی هەمسانسازی ئاسیمیلاسیۆن و بە قەولی خۆیان دیدگای ئەوان بۆ کورد کەماکان هەر و دیدگای لە قسەکانی ڕۆی ڕوحانیە دووپاتراوەتە کوردەکان مەرزدارانی غەیور کوردەکان دیدەبانانی دقیقی ئێران زەمین ئەمانە جوان تۆ کۆدەکانی ناسیۆنالیزمی ئێرانی بەرچاوتەنگی چوزانم ئاوێتە بە ئیسلامی سیاسی ئەبینی یا کوردستان مرکزی سەرزەمینی پەیڕەوانی ئیمام سادق ینی ئەم قسانە خۆ دیارە چ دیدگایەک پەرەپەیە بابزانین لەباری ئەمەڵیشۆ چەندێک بەڵێنەکانی جێبەجێەکە و نەتیجەی ئەم سەفەرەتی شاید ڕۆژانی داهاتوو بزانین چه بەڵێنهایەکی لە چه سەتحەیەکایدایە من خۆم زۆر خۆشببین نیم کە بڵێن شتێکی بنەمایی گەورە ئەکا بلەخەرە دەوڵەت هات بێتە سەر ئەقەڵیەتێ کە دەست بۆ چوزانم شتایەکی ئەساسی ژێربنایی بەرە لە اقتصادی کوردستانە لە ئەقل بۆ ڕەفعی فەلاکەت و بەدبەختی و هەژاری بۆ کەمکردنەوەی بێکاری بۆ چوزانم برنەسەرەوەی یا دروستکردنی ئومید بە زندگی لە ناو جوانانی حتا تەحسیل کردەیە و هەموو ئەواسی بەجتماعیانەی کە لە کوردستانە بەرهەمی سیاستەکانی دەوڵەتە کە خۆی لێنەبان کردووە. زۆر سپاس لەگەڵەوە چاوەڕێیەکن بزانین بەڵێنەکانی چۆنە بێت زۆر سپاس کاک سالاری پاشایی چاودێری سیاسی کامەد زۆر سپاس لەو دەرفەتەی بە منتاندا و هەر بژین و سوک سپاس لێوەش بینەرانی خۆشەویست کە هاوڕێمان بوون هەتا کاتێکی دیکە و بەرنامەی ئاور ماڵاوە